نه دوم بەرێ دۆ ئەمیلەی پێدان تۆ سعدی بەزاز بوو تووشینی هەبوو مشکیلەیەکی هەبوو ئاڵی نەبوو دیسا کەلیمەت شتێنێکی شتم کورە بزنە قوتا بە خۆی دەتکوژم بۆ کاکسەدی نازانم نی کەلیمەکانیە هەستەکەم دەگۆڕی نازانم دەتەوێت شتێکی خراپ برێ نا غەربیە ئێستا ڕاوسێ غەربی چ بابە حتى ئێرە تێگەیشت بۆ سعدی بەزاز بوو دوو ژنی هەبوو ئەشهەدو بەداخێری ژیانم دوو ژنم هەیە بەس گەیشت ئەو کەلیمە گوتی سعدی مشکلەتی هەبوو لە پاشە مشکلەیەکی هەبوو ئاڵی نەبوو دیتمەوە بۆ قورعانی نێساکە بۆ کتارە چی خراپە پێ دەکەێ بۆ دەێ مشکلەتی هەبوو ئاڵی نەبوو ئاڵ هەرو شە نییە دەگیانەکەمە بەسی لەوێ ئاچاوە چەند حاڵی نەبوو حاڵی نەبوو حاڵی نەبوو یان عەقڵم نەبوو سعدی تارەکەم کوڕەتی چی؟ کوڵە پارەی پیاوە دەوای لێ بەکا؟ کوورە من 20 ڕۆژە نهاتیمەوە ماڵە ئێستاشکاتە پێ دەکەیت وەی نەنا ڕەشیدەوە بە قوربانتە چم لێ دەکەن چیتە هەڵی جوا بەرەوە جوا بەرەوە نەخۆش قسەی نەکە بەڵێ کاکە ڕەشید سعدیەوە لەکوێ بۆ دوکانە داخستووە وەی چم بەسەر هات دوایە دەکەمەوە دکتۆر کاکە منەڵەم لەکوێی دکتۆری چیتە لۆ نەتزانیە باوە بکە گوتم با تەلەفۆن لۆ نەکەم زانی پێ ناخۆشە دەزانی چ قەوایە لیمۆنیە لێنە عاشە حاکا مرد ئەو کاک سعدی تۆ باسی چیەکەی من لە خۆم باشتر تۆ ناسم ئەتو دەری باوەڕ بە من ناکەی باوەڕ بکە لیمۆنیە ناتوانانی قسەی بکاتن بەڵام دەتوانم بە ئەبڵە ئەمیرەی بدەنی ئەو قسە لەگە بکاتن کاکە پێم بڵێ لە چه خەسکانەیەکی ئەوە من دێم ڕەحمەت لە داک و باوە خەستەخانەی ڕزگاری نەجوڵێوە هاتم کورە غەڵەتم کرد ئەیهەوا غەڵەتم کرد هەمشەوەشم ڕەشید لیمۆ بمری باوەڕ بکەنیە دنیا لەبەر چاو تاریک دەبێتن خەستەخانەکە ڕەشید دوای نیعیوانەکە لۆ دەنێرم ئەوە دکتۆر ئەوە هاتم ئەوە پیاوەکی سعاتم بەبەستم و پیاوەکە یەدەگی شەریکمە ئەوە هاتم بە قوربانت دەبم دەی خواحافظ کورە کاک سعدی بۆ خاتری خوا ئەوە مشتری لێ مشتری تۆ 30 وەرەقە زەرە لە منە ئەم دوکانە بۆ داخستووە کورە کاچم لە هەنێشتەکە پارەی میتن کورەوە دەرەم لیمۆن نەخۆشە سوێن بەخوا کاک سعدی پێیتەوە یەک لایەکەمەوە لەگەڵتا دڵنیا بە ئەمجارە جیابمەوە لێت ئەتوو دەرێ باوەڕ بە من ناکە کە لیمۆ نەخۆشە نە دیفاع لە خۆی نەکەی تۆ 24 سەعاتەی خوا درۆ لەگەڵ من ناکەی چۆن بڕواو پێ بکەم لە یەک جیابینەوە شەریکی تۆ قەت ناکەم یعنی ئەمە درۆزنم ئارە وەڵا برا خۆیان چوو منەوە نەزانم وەرە و جیابینەوە کورە ڕەشید کو ئەلو تۆ عیب ناکەی بۆ درۆیان چی ئەڵێ چی بەس کۆری هەمووان بە تو دەردەبڕم ها بەس نەقوتا شێت بووم بز نەقوتا ئەو دەرێ جیادەمەوە باجیاگەتەوە ڕەشید چاتە سەرێ ڕەشید دەرێ جیادەمەوە ئەیجابات جابێت زان کەسێکە هەیە مەمنونە کورە من بەڕێوێ بە ئەتوو بەڕێوەی دەبێ کورە تو ناتوانانی خۆت بەڕێوە ببێ دوکانی بەڕێوە دەبێ ئەولا میرە خۆشی نەما دەزانی لۆ بۆ ئەو پارەی کە لە دوکانەیدا تەنها 120 180 ڕەشیدیە مشتریەکان هەمووی ڕەشیدیە بەس ئەمن بە زمانی خۆم بەو زمانێکە هەما وەم کردێ خەڵک بزانن دوکانە ئیمنەوە ڕەشیدم کۆنتڕۆڵ کردە ئێستا ڕەشیدم لە دەست دەربچی دەکەوینە سەجادەی خۆشی نەما باقلاوە نەما توچوومە نەما پاچە نەما خۆشگوزەرانی نەما یعنی ئەو پارانە هەمووین کاک ڕەشیدە کورە بەڵێ 120 هی من بوو ئیفلاس وی سعدی کورە دە موسیقە هەدا